بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستەکانم، ئەوڕۆ بابەتێکم هەڵبژاردووە بەوەی کە هەموو تاکتاکانی ئەندام ئەگرێتەوە. لەوانەیە بە دەرەجە یەک دایکان بگرێتەوە لەو سەردەمەدا، ئەگەجینە باوکان بە دەرەجەیەک ئەگرێتەوە، چونکە باوکان سەردارن. بەڵام بەداخەوە ئەوڕۆکانە کەسەی دەکەین ژنانی بنۆتە سەردار، یاخود لایانی کەم یەک مستەوایان هەیە لە مامەڵەکردن لەو بابەتێکە ئەوڕۆ باسێکم. هەرچی یاسا و ڕێسا هەیە، ئەگەر بۆ مرۆڤەکانە، بۆ میراتە، بۆ هەر شتێک هەیە لە دەرەوە، حتا هێماکانی هاتوچۆ کە هەیە بۆ پاراستنی گیانی ئێمەیە، بۆ ئێمە نییە، بۆ ئەوە نییە کە ئێمە نەتوانین سیارە لێ بخورین. کەسمان ئەو بۆ چونەمان نییە بڵین هێماکانی هاتوچۆ بۆ ئەوەیە کە ئێمە نەتوانین سیارە لێ بخورین، بەڵکو بۆ ئەوەیە کە ئێمە بە جوانی بەڕێک و پێچین نەزیان لە بەرامبەر بدەین، نەزیان لە خۆمان بدەین، نەقەڵە باڵغیش دروست بکەین. باشە، پرسیارمان لەوە کردووە شریعەتی ئیسلام ئەگەر بەو هێمای هاتوچۆ مقارنە بکەین، بەراورد بکەین، بۆچی ئەمە حەڵاڵە، بۆچی ئەمە حەرامە، بۆچی ڕیبا، بۆچی زینا، بۆچی میرات، بۆچی ئەو شتانە بەراز مەشروبات، ئەو شتانە کە هەیە بۆ ئەمە حەڵاڵە، بۆ ئەمە حەرامە. علما بەڕێزەکان بۆیان پۆڵێن کردوین بەوەی کە هەرچی حەڵاڵ و حەرامە بۆ پاراستنی پێنج شتی ئێمەیە بە شێوە گشتەکەی. یەکیان بۆ پاراستنی دینی ئێمەیە کە دێ بۆ مزگەوت، کە قوربانی ئەەکەیت، کە ئەچی بۆ حەج، ئەمە بۆ پاراستی دینەکەتە. کە عیلم فێرە بی، منداڵ ئەنەیتەوە، منداڵ فێرەکەیت، عیلم بڵاوکەیتەوە، تێکۆشانەکە لە پێناوی خوای گەورە بۆ پاراستی دینەکەتە. دووەمیان پاراستنی عەقڵ کە پێت ئەفەرمێن مەشروب مەخۆ، حەشیش مەخۆ، جگەرە مەچێشە، لەبەرەوەی کە هەموو تەئسیری بۆ سەر مێشکەیە، ئەبێ عەقڵمان پارێزرا بێت لە ڕووی شەریعەتەوە. سێمیان کە بۆت نییە جەستەت بکوتی، کە بۆت نییە جەستەی خۆت ئەزیەت بدەیت، خۆت فڕێت خوارە لە جێگایەکی بەرزە وەکو سوعبەت بۆت نییە، چونکە بۆ پاراستنی جەستەت یەکێکە لە مەقاصد و شریعەت الئیسلامیە، لە مەبەستەکانی شریعەتی ئیسلام کە نەفسی خۆشت بە هەمان شێوە بۆمان نییە جەستەمان ئەزیەت بدەین. چوارەمیان پاراستنی نەسل، وەچە، بۆ ئەڵێن منداڵەکانتان بهێن بۆ مزگەوت، ئاشنایان بکەن بە مزگەوت، قورئانیان فێر بکەن، بۆی کە ئەم نەوانە کە دێن بە پاچی لەدایک بوونە بە پاچی بمێننەوە، و بۆچی ئەڵێ خێزان دروست بکەن، بۆی کە وەچە بنێنەوە، بۆ ئەڵێن سیلێ ڕەحم، بەڵام خوای گەورە فەرمێ سیلێ ڕەحم بەجێ بگێنن، بۆی کە ئەو نەوەیە بزانێت چێ سیلێ ڕەحمەکەیتی، بۆی کە شەجەڕەی خۆی ون نەکات. پێنجەمیان حفظ المال، حفظ المال پاراستنی ئەو سەر و سامانەی کە ڕۆژانە سەرفیەکەین و دەستکەوتمان هەیە. بابەتی ئەوڕۆم پێنجەمینەکەیە کە حفظ المال. طبعا ئەوان هەمویان چەند کۆمەڵە دەرسێکیان پێویستە، حفظ المالش کۆمەڵە دەرسێکی پێویستە، بەڵام ئینشاڵڵا پوختێکەکەینەوە، کۆیەکەینەوە حفظ المال چییە. ئەمڕۆکە بە شێوە گشتەکەی لە هەموو جیهانە پارە لای کەمینەیەک نەبێت ڕناوەستێت، هەمومان زۆر زێدەڕەوی ئەەکەین یان زۆر کەم ڕەوی ئەەکەین. ئاگامان لێ نەبێت لەو ڕوانگەیەوە تووشی گوناحە بین. لەوانەیە زۆربمە بڵێن وەڵڵاهی بشم کوژی ڕیبا ناخۆم، مەشروب ناخۆم، جگەرە ناچێشم، وا ناکەم، هەموو گوناحەکان خۆتە پارێزی. بەڵام لەوانەیە لە پارە سەرفکردنیشە، لە پارە سەرفکردنە لەوێ تێکەوتی بیت لە کاتێکە کە خوای گەورە فەرمێ کولوا وەشربوا ولا تسرفوا. ئەمە لەگەڵ چیەتی؟ لەگەڵ ئەو مسلمانێکی کە ئەڵێ جگەرە ناچێشم و زینا ناکەم و مەشروب ناخۆم و ئەو شتان ناکەم، بەڵام لەو ڕوانگەیە تێکەوتووە بەوەی چی کە ئینەه لا یحب المسرفین، خۆشەویستی خوانی بەچی؟ نەک لەبەرەوەی ئەو شتانە نەکردووە، لەبەر ئەوەی کە زێدەڕەویت کردووە لە خواردنەوە لە سەرفکردنی پارەیە. هەموومان تێکەوتوینە تێ نەکەوتوینە، یاخود ڕەزیلی ئەنوێنین، ڕەزیش بە هەمان شێوە وأي داء أدوأ من البخل، چ نەخۆشیێک هەیە لە ڕەزیلی پیستر و خراپتر، کە بەڕاستی هەندێک جار کێشەکانمان بۆ دێت وەکو پیا و شەرمەکەم، ئەڵم چۆن بێ پیا ئەوەندە ڕەزیل بێت، جارێک بە پێت چەوانەوە ئەڵم چۆن ئەبێ پیا و هیچ نیزامێکی نەبێ لە ماڵێ پارە وا بەهادەر ئەدا، شەو و ڕۆژیش کار ئەکات، ئەو ئەزانێت چۆن پەیدایەکە، بەڵام نازانێت چۆن ئیدارەی بکات. لە کاتێکە بڵێن و نەڵێن بەهادەردانی پارە گوناحە، خۆتان نەزان، ولا تسرفوا. ئەو پارەیە خوای گەورە ئەمرمان پێکە بەوەی کە بۆمان نییە بیخێنە دەست کەسانێکی سوفەها، ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم
قیامە پارە مەخەنە دەست کەسانێک کە سوفەهاان سوفەها چییە؟ ئەو کەسێک کە قەدری پارە نازانی کە داماوە ساویلکەیە لە ئیدارەدانی پارەیە زۆر جار ئەڵێن ژنن بە شێوە گشتێکی حەزی لە پارە سەرفکردنە منداڵ ئەوە خۆتان نەزانە منداڵ نازانێت قەدری پارە بگرێت کە پارە لە بەردەستی ئەوەندانە بێگومان توش کێشەی کۆمەڵایەتێبی کێشەی دارایی ئەبی کێشەی خێزانیەبی لە دوا ڕۆژیشدا پەنجەی پەشیمانی ئەگەزیت ئەو کات دادت نادا ئەو پارە بە هەدەردانێک کە ئەوڕۆکە ئەیبین لە عالەمی ئیسلامیە لە هەموو جیهانە بە شێوە گشتێکیە لە عەقڵ بەدەرە لەوانە هەندێکشتان بۆ باسکەم پێتان سەیر بێت وا مەزان ئەوڕۆپیەکان و ئەمریکیەکان پارە زۆر جوان گلە دەنەوە و وەزیری داراییان هەیە و کە بە شێوەیەکی ڕێکوپێک پارە سەرفەکەن و نەخێوانیە ئەزان ئەو جیلێکە ئێستا کە لە جیهاندا ئەوەی کە ئێستا پیرە یعنی لە حەفتاکە لە پەنجاکانەوە تا ئێستاکە ئەو جیلە کە ئێستا کە پیر بووە هەفتا هەشتا ساڵێکە ئەوەندەی خواردووە بەشی بەلایەنی کەم 10 جیلی داهاتووی خۆی خواردووە ئێمەش لەگەڵ ئەوان داینە ئێستا حالیەن لە ئەڵمانیا پێشەوەی بێم 6 ملیارد یۆڕۆ کورتێنانی بودجەی هەیە لە کاتێکە خۆتان نەزان ئەڵمانیا یەکەم وڵاتە لە قارەی ئەوڕۆپایە لە بەهێزی اقتصادە کەسی 6 ملیارد کورتێنانی بودجەی هەیە لە کاتێکە ئۆلاف شولتز لە پار مانجی 2022 300 ملیارد یۆڕۆی تری قەرز کردبوو لەگەڵ ئەوەشەکە لە هەڵئاوسانیشە حکوومەتەکان پارەی زۆریان دەستەکەوێت ئاگادار بن لە سێ چارێکی ئەوەلی یعنی مانجی 1 تا مانجی 9 کۆتایی 9 کە تەواوی ساڵی زەریبەی ئەڵمانیا 700 ملیارد یۆڕۆ بوو بەڵام لەو 9 مانگەیە یعنی لەو سێ چارێکە 1 تریلیۆن یۆڕۆ داهاتی زەریبەی ئەڵمانیا بوو یعنی لە ئینفلیشنەکەیە لە هەڵئاوسانەکە پارێکی خیاڵی دەستکەوت هەر لەوێ 300 ملیار زیاتر لە شەسێ مانجیشی ماوە بوو لەوێ 300 ملیاری قەرز کردیە ئەوە 600 ملیار بەلانی کەمەوە کە لەبەر چاومان دیار بوو بۆ ئەم ساڵ 6 ملیارێکی کورتێنانی هیناوە ئێستا هەرایە جەتا لێرە بووم سیرم کرد تاخوا چ بڕیارێکە دەن سێ بژاردەیان لە بەردەمدا بوو یان زەریبە زیادکەن یان شت گرانکەن یان خەرجەکانێک کەمکەنەوە کەمە بێکەوەنە یاخود قەرز بکەن قەرزیش بەیاسا بۆیان نییە قەرز بکەن ئیلا لە کاتی بارودۆخێکی نەخوازرا وەکو لافا وەکو کۆڕۆنا لەو شتانە بەڵام کورتێنانی هیناوە بۆیان نییە قەرز بکەن کەواتە لەم سێ بژاردەیان مابوو ئیتر ئێستا بڕیاری داوە بڕیاریاندا شتەکان گرام بکەن جارێ شتری گرام بکەن ئێستا پێشتر گرام بوو ئێستاش گرام بکەنەوە لە 2024 سەرتاسەری خەڵک سترایکەکەن خۆپیشاندانەکەن دژی ئەو بڕیارەی کە ئۆلاف شولتز داوێتی ئەمە حکوومەتی ئەڵمانیا بەریتانیا 3 تریلیۆن یۆڕۆ دۆلار قەرزدارە بامان شێوە بۆ شەبینجادە و ڕێگاوبانەکانی شەپڕزەنە بۆ چووکە ئەو وەزیرانەی کە ئەڵێن ئێمە وەزیری داراییە ئەو بە هەدەردانێک کە لە نێو ئەواندا هەیە لە زۆرێک لە ماڵەکانی ئێمەشدا هەیە فەرقمانی لەگەڵەوان پیاوانێک هەنە ئەوەندە سەرفەکەن ژنەکانیان بەدزی پارە ئەگرن لە ترسی مێردەکانیان بۆی کە ئەڵێن بۆ حسابی دوا ڕۆژ بکەین بەس پێچەوانەش هەمانە پیاوانێک بەدزی ژنەکانیان پارە گلە دەنەوە ئەڵێ بۆ دوا ڕۆژەکەمان بۆ لەبەر نەبوونی هەماهەنگی لە نێوان هەردووچیاندا یاخود کەمی زانستی ئابووری لە نێوانەدا بۆی کە هاوسەنجێک ڕابگرن ئەم بە هەدەردانی پارە لە پای چی لەبەر چی بکەن نەبوونی زانست و زانیاری ئابووری یاخود ئیدارەدانی دارایی ئیدارەدانی سەرمایەکە پارەکە وای لێکات کە کێشەی خێزانەکان دروست بن کە زۆرێک لە ئێستاکە کێشەی خێزانی یەکجار زۆر بووە لە ئەنجامی نەبوونی ئیدارەدانی پارە لەنەو ئێمە قسێکی ئەڵێ پارە چڵکی دەستە تاوان ئەم قسەیە ئەسڵ و ساسی نییە چڵکی دەست نییە ئەو کۆڵێن پارە هەم دینبەرە هەم دوولبەرە پارەت نەبێ کە سەلامت ناکە بخۆ منە قساکەین ئێکە وایە ئەدی بۆ احترامی ناگرین بۆی کە کەسانێک سەلامان لێ بکەن کەسانێک نەک هەڵێن هەمویان کەواتە پارە ڕێزێکت بۆ دروست دەکات یەکەمیشت ڕەزامەندی خوای گەورە بەدەزێن لە بەرخوای گەورە زێدەڕەوی ناکەیت وەخوای گەورە ئەفەرمێ وابتغ فيما آتاك الله دار الآخرة بەوەی کە پێم داویت بەو پارەیە بەو سەرمایە ئاخرەتی پێ بدەست بێنە باشە پارەت نەبێت چۆن زەکاتە دەیت پارەت نەبێت چۆن حەجەکەیت پارەت نەبێت چۆن عومڕەکەیت
پارە نەبێت چۆن مزگەوتێک بنیاتەنێ چۆن پردێک دروستەکەیت چۆن هەژارێک یارمەتی دەیت چۆن داو دەرمان بۆ کەسێکەکەیت چۆن عملیاتی کەسێک لە ئەستۆ ئەگریت ئەم عیبادەتانە هەموو بە پارە ئەکرێت قوربانی بە پارە ئەکرێت عەقیقە بە پارە ئەکرێت هەموو بە پارە ئەکرێت وابتغ فيما آتاك الله دار الآخرة آخرت پیدا بکە نەک بە هەدەری بدەیت تخوا قەنەفەکەت سعیبی نییە بۆ ئەیگۆڕیت کومبارەکەتی سعیبی نییە بۆ ئەیگۆڕیت ناو ماڵەکەت عیبی نییە بۆ ئەیگۆڕیت وەڵا ژنەکەم مواڵێت بەڵام خوای گەورە لەسەر ژنەکەتە خوای گەورە ئەفەرمێ وەلا توسریفو تۆ بە قسەی ژنەکەتەکە یان بە قسەی واکەیت بەداخەوە یعنی خەڵکانێکی زۆر پارەش قەرزەکەن بەس بۆی کە ڕەزامەندی خێزانەکانیان بەدەست بێن لە کاتێکە تاوانە لەبەر خوای گەورە نایکەم نەک لەبەر تۆ ئەگەر حەقی تۆم پێشێل کردووە پێی بڵێ ئەگەر نانم پێ نەداویتی خواردن و خواردنەوە بۆ دابین نەکردووی پۆشاکم بۆ دابین نەکردووی مەسکەنم بۆ دابین نەکردی حەقی خۆتە وەکو کە نەفەقەت داوا لەم بکەی بەڵام لەوە زیاتر لەبەر خوا بۆت ناکەم ئەو جا ئەگەر سەماوەرێکی پێویستە قاچاقی پێویستە ئەوەنەش پێویستە بۆی دابین بکەی بە گوێرەی توانای خۆمان کورد لە مێژە وتوێتی بەقەدەر بەڕێی خۆت پێدەڕا بچێشە چەند لە توانم داب ئەوەندەی بۆکەم ئەگەر دەوڵەمەندیش بووم زانیم ئەو شتێکە داوام لێ ئەکات لە سنووری شەرعی بەدوورە بۆی ناکەم لەبەر خوای گەورە بنەک لەبەر خێزانەکەمە یەکەمیش لەبەر خوای گەورە ئەبێ ئێمە نیزامێکمان هەبێ بۆ ئیدارەدانی پارە دووەم ئەوەی کە خوای گەورە لە ئێمە داوایە کە ئێمە کەسێکی بەهێز بین کەسی بەهێز هەرەوەنە هێز و بازووی هەبێت هێز و بازوشمان پێویستە علمیشمان پێویستە پارەشمان پێویستە بە هەر عالم هەبێت کە بینایەکی وای نەبێت علمەکەی تێدا ڕابگەێنێت کەواتە ناتوان عالمیش علمەکەی ڕابگەێنێت بەبێ بینە بەبێ ئەوەی کە داهاتێک چێوی بتوانێت علمە ڕابگەێنێت کەواتە لە پێش علمەکە هەر داراییەکە پێویستە بۆ ڕاگەیاندنی علمەکە بۆیش لە حەدیث فەرمی المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف ئیماندارێکی چست و چالاک و زیرەک باشتریشە و خۆشەویستتریشە لە ئیماندارێکی لاواز و زەعیف و دەستپانکەرەوە بۆ چونکە ئەگەر علم ناتوانین کۆ بکەیتەوە خۆتوانین پارە کۆ بکەیتەوە کە پارە ناتوانانی کۆ بکەیتەوە خۆتوانی هاریکاری ئەو کەسانە بکەیت کە لەو مەیدانەدانە هاریکاریان بکەیت ئیوا هەیە بەهێز و بازوو ئیشمان پێێتی ئیوا هەیە بە پارەکەی ئیوا هەیە بە زمانەکەی ئیوا هەیە بە قەڵەمەکەی هەر کەسە بە شتێک ئەتوانێت خزمەت بکە بەڵام باشترین خزمەت پارەیە بۆی کە بتوانین ئیدارەی مزگەوت بکەیت و ئیدارەی حکومەتێک بکەیت و وەزیرت هەبێ هەموو شتێکت هەبێ هەم حکومەتێک کەس نییە وەزیرێکی دارایی نەبێت کەواتە لە نێو مزگەوتە پێویستمان بە کەسێک کە لە ئیدارەی پارەیە هەڵسوڕانی پارە ئاگادار بێت بۆی کە ئەو پارێکە داهاتەکەیەتی خەرجەکانی چەندە و مەصرفەکانی چەندە بۆی کە بتوان ئیدارەی مزگەوتەکە بکات یان هەر ڕێکخراوێکە هەبێت هەموو بە پارە ئاکرێت کەواتە یەکەمیشت ئەوەیە بۆ قیامەتی خۆمان پێویستمان هەیە بە بزانین چۆن پارە ئیدارا دێن دووەمیشت ئەوەیە کە ئێمە هێزی خۆمان لە دەست نەدەین کە هێزەکە پارەیە سێم شت ئەوەیە کە ئەو دەستەی کە لەسەرەوەیە یاد العولیایەکەیە تۆ چەند ناخۆشە پارە وەربگری بەڵام چەند خۆشە پارە بدەیت لە ڕووی عیزەتی نەفسەوە ئیسلام داوامان لێ کات ئێمە داوای هیچ شتێک لە کەسێک نەکەین هیچ شتێک نەکەین حتا ئەگەر پەرداخێکت پێویست بۆ خۆت بڕۆ پەرداخەکە بێنە بەوەی کە عیزەت و نەفست نەشێت داوا لە خەڵک بکەیت دا چنە بادا بچی داوای قەرز بکەیت بۆ کەمالیات داوای قەرز بکەیت لە باقێکە بە ڕیبا یاخود هەر شتێک لەو شتانە کە ناشەرعینە کە ئەو یەد العولیایە دەرسەکەی سەرەوە ئەو چی ئەو منفەقەیە ئەو دەستەیە کە ئەبەخشێت دائیمەن ئەبەخشێت بەڵام ئەویت لە چییە سائیلەیە دەرۆزەکەرە ئیسلام داوان لێ کات کە ئێمە سائیلە بین یا منفەقە بین منفیقە بین بۆی کە ببەخشین ئەو هێزە بەچی دروستە بێت ئەو هەستانە بە پارە دروستە بێت کە پارەت گلداوە کۆت کردەوە بەبێ ڕەزیلی ئاگادار بن ئەبێ بێچێ لەو کەسانی کە سوودت هەبێ بۆ کۆمەلگا بۆ دەوروبەری خۆتە بە پیریشە خەڵک سوود لێ ببینێت نەک لە پیریە خەڵک خێرت پێ بکا و زەکاتت پێ بدە بۆ لە ئەنجامی ئەوەی کە لە سەرەتادا بەرنامەیەکەدا نەڕۆشتە بۆی کە لە پیریە تۆ لە بەرهەمەکەی بخۆی لە ئیدارەدانی پارە کۆمەڵێک هەدەف ئەپێچی یەک لەو هەدەفانە کە ئەپێچی کە ڕەزامەندی خوای گەورەیە دووەمیشت ئەتوو ئەبێ بە ئەوەندە ژیر بی دوور بنواڕی خۆ ئەگەر خوای گەورە دەوامی عومرمان بدە دامانە 80 ساڵ ژیان لە 80 ساڵ ئێمە پیرین لە 65 پیرین لە 70 پیرترە بین بارەکەمان لاسەنگە بێت ناتوانێت ئەوەندە ئیش بکەیت ناتوانێت ئەوەندە کار بکەیت ئەبێت تۆ لەو تەمەنی گەنجیتدا
ئەوەندە کۆ بکەوە کە کاتێک بارەکەمان لار بوو ئەمە هاوسەنجی بکاتەوە ئەوە گەر لە پیریە وەکو تەمسیلەکان ئەبین کە باوکەکە دوو کوڕی هەیە و ئەوەندەی احترامیگرن کوڕەکانی نازیە کێشن بەس بۆی کە باوکە میراتەکەیان بداتێ ئەدەی کە باوکەکەیان خانووی نەبایە ئەو احترامی نابوو سەسەری خۆیان دانانە تو ئەمەمان لە بەردەمدایە بۆی کە لە پیریشە احتراممان بگرن دەوروبەری خۆمانە پێویستمان بۆیە کە بارەکەمان لاسەنگ بوو بەو پارەی هاوسەنجی بکەینەوە ئەمە یەک ئەگەر نەگەین تەمەنی پیریش ئێ باشە خۆ نەخۆشیەکان نەخۆشی جەستەی لە بەردەمماندایە ئەو فەقراتمان دەمارێکی وەرگەڕا تا ناتوانانی کار بکەیت گەر تۆ لە کاتێک تەندروست باش بووی پیلانەکە دا نەڕشت بێ کۆمەڵێک پارەت گرت نەدابێتەوە پارەت بەگەڕ نەخست بێ بەلابەلا کە پێڵێن پاسیف ئاینکۆمن ئەو پارێک کە لابەلا بۆ دێت ئەوەی کە پارێ بخۆت ئیشەکە پێڵن ئەکتیف بە چالاکی خۆت وەرەگرت بەڵام پارێکت خستۆتە گەڕ بەوەی کە دوکانێکت بکرێتداوە خانۆکت بکرێتداوە یاخۆ لە پشکت کڕی و هەشت لەو شتانە بەگەڕ خستووە بەبێ مادووبوونی خۆ بۆت دێت کاتێک کە تووشی نەخۆشیەکە بیت ئەو پارێک نامینێت کە بە چالاکی خۆ دەستەکەوێت بەڵام ئەو پارێ بۆ دێت ئەو کاتە دەستە سڕ ناخی لە بەردەم مزگەوتەکانە عملیاتێکم لە بەردەمدای خێرم پێ بکەن بۆ چونکە تۆ حسابی خۆت کرد جا ئینسانی بیرکۆڵ و بیرتیژ لەوەوە دەرەکەوێت لە مەسەلەی ئیداردانی پارە لە ڕۆژی قیامەتە ئێمە کەس قاچەکانمان ناجولێ هەتا چوار پرسیارمان لێ نەکرێت چۆن بۆمان نییە جەستەی خۆمان ئەزیەت بدەین چۆن بۆمان نییە کات بە فیڕۆ بدەین چۆن لەسەرمان واجبە و عیلمەی پێمان گەیشتووە بیگەینین بە هەمان شێوە پرسیاری ئەوەشمان لێ کات لە ڕۆژی قیامەتە عن ماله من أين اكتسبه وفيما أنفقه ئەم پارە لەکوێ بەدەستکەوتووە و لە چیدا سەرفت کردووە جا ئەمە بینە بەرچای خۆتە دەستکەوت نەکەین لەوانەیە کەسمان بە ڕیبامان دەست نەکەوت بێت بە دزی و بە غەش و بە کلاوات و بە فرتوفێڵ دەستمان نەکەوت بێت هەمومان ئاگاداری ئەوەین تا ناحیە تا ڕادەیەک لەوانەیە 195 مان بەڵام لە 105 مان لەوانەیە لە کاتی سەرفکردنەکەیدا کەم تەرخەمیمان نوان دەبێت لە کاتێکە پرسیاریشمان لێکرێتەوە پرسیارمان لێکرێت کەواتە بۆ ئەو بابەش ئەبێ ئێمە خۆمان ئامادە بکەین ئەو پارە لە چی سەرفەکەین ئینسان بە شێوە گشتەکەی پارە لە سێ شتا سەرفەکات یان ضروریاتە یان حاجیاتە یان تەحسیناتە یاخود کەمالیات ضروریات وەکو خواردن و خۆراک خواردن و خواردنەوە و پۆشاک کە ئەمە بەبێ ئەوانە ژیان ناستە سەر ئەبێ ئەمانە دابین بکرێت دووەمیان حاجیات ژیانی لەسەر پابەند نییە بەڵام ژیان ئاسانەکات ئینسان توانین بەبێ سیارە بژێ بەڵام حاجیاتە ئەگەر هەبێت ئاسانترە ئەتوان ئافرەتان بەبێ غەسالە جلێک بشۆن بەڵام بە غەسالە ئاسانترە کەواتە ئەو شتانێک کە ژیان ئاسانەکان پێیان ئەوترێت حاجیات بەڵام بابی سێممان هەیە کەمالیات ئەو تەحسینات قەنەفە ژیان ئاسان ناکە بەڵام ژیان خۆشەکەت جوانەکات ئەویشمان پێویستمان پێیت مەطبەخێکی کامل ئەویش بە هەمان شێوە لە جیاتی تەباقەش سێ چاوە ئەویش کەمالیاتە مۆبایلێکی جوان کەمالیاتە ئەوانشمان پێویستە ئەگەر هەمان بێت بەبێ قەرز بەڵام ئەگەر ئەم سێشتانە بەشی چوارەمی کەوتێ کە غوروریاتە ئەو کاتە پارە بەهەدەر ئەڕوات ئەو کاتە پارە بەهەدەر ئەڕوات چۆن لە باتی یەک خواردنە زۆری خواردن ئەبین دووسێت زۆر خواردن نەکرێت دوایەش فڕا ئەدرێت لە باتی یەک دوو جلی جوان ئەبینی دۆڵاب پڕی جل و بەرگە دوایەش فڕا ئەدرێت غروریاتی تێکەوت ئەبینی سیارەی پێویستە پێی ناکرێت سیارێک با بڵێن بە دەفتەرێکە 50 وەرەقەی هەیە بەڵام ئەچیت 50 وەرەقەی بۆ قەرزەکات غروریاری تێکەوت سیارێک بکڕە مادە 50 وەرەقە بە 30 وەرەقەی بکڕە با 20 لە جیرفاندا بێت نەک بە 100 بکڕی 50 قەرزدار بیت هەڵەکە لێرەدا دەست پێکات ئەو کاتە بێت و ڕابکەی بە دوای غروریاتە نەک بە دوای حاجیاتە یان بە دوای ڕقەمێکی جوان ڕقەمی جوان ناشرێت چیە معقولە ڕقەم پارە بکە بە دەفتەرێک کۆندا دوو دەفتەر و سێ دەفتەرەوە ڕقەم چی کام ڕقەمی ئەزان لە ئەڵمانیا کام ڕقەم تەوێ خۆی بە 50 یۆڕۆیە ئەگەر ڕقەمە بخۆت هەڵبژێری 6 یۆڕۆیە 10 یۆڕۆ دێت تاریخ خۆت مواردی خۆتەکەی لەوە زیاتر نا من لەگەڵ ئەو 10 یۆڕۆژدا نەبووم بەس منداڵەکەم کوڕەکەم حەزی لێ بوتم باشە وەڵای پێم غروریاتە 10 یۆڕۆشم پێ هیچ نییە بەڵام بۆی کە نەکەومە ناو داوی غروریاتە ئەو 10 یۆڕۆی قەیناکە خۆ ئەگەر ئاگادار لە بەدڵی تۆیە ئەگەر نا پێم غروریاتە 10 یۆڕۆ بەڵام چەند کەس هەیە 10 دەفتەر سەرفەکات بەس بۆی ڕقەمەکەی دەستکەوێت 10 یۆڕۆی من لە چێ و 10 دەفتەری کابرا لە چێ خرمە خەڵەتە ئەم لە 10 یۆڕۆی کاتر سێم غرامە بکرێم
ڕەن کابرای تر بە خەیاڵێکی دانایە دە دەفتەی لە ڕقەما سەرف کردووە والله فلان ڕقەمەکی جوانی هێزەی سیارەی مۆبایل بە شتانە یعنی معقول نییە تۆ غروریات بکەیت یان تازە 3 ساڵە 4 ساڵە ناوماڵت کردووە هەمووی فڕەدە دەرێ وڵا خێزانەکەم حەزی لە کاتێکە پارەکەشت نییە پارەشت هەی بۆت نییە ئەی چۆن پارەشتی بۆت نییە ئەی چۆن پارەت نییە و ئەم غروریاتە ئەکەیت ئەی بەڕا بکەیت واللهی نەفەر هەیە پارەی قەرز کردووە بۆ تەزمید دەمچاوی ئافرەتەکەیە ئەمە ضروریاتە ئەمە حاجاتە ئەمە کەمالیاتە نامە غروریاتە وەرە وشەی کوردی نەشاویشمان هەیە بەڵێکوانە جێگای ئەوە نییە کە بەڕاستی لە غروریاتش دەرچووە ئەو پەڕی جەهالەتە بەڕاستی ئینسان ئەم کردارە قێزەونانە ئەدا یوا شێشانازێک کە لە هەشتا ئەو ڕقەم لە دەمچاوی خێزانم داوە کەی مازایەتی ئەمە کەی بەهرەیە چ قازانج ئەوە هەموو بۆ تۆکس و مایتۆکڕایدینگ و نازانمە نواقسی شتی ئەندکە دەرجی بەرزی تێکات پفیرداوە ئەگەر جوانیش بێ بۆ دنیا ئەگەر جوان ولا جوان نییە بەڵام ئەگەر جوانیش بێ بۆ دنیا ئەو هەموو غروریات لە پای چی لە ئەنجامی ئەوە سەی دەکەیت ساڵانە ئەو هەموو غروریاتە ساڵان 178,000 خێزان لە ئەمریکایە تەنها لە ئەنجامی نەبوونی ئیدارەی پارەدا تێکەچێت هەڵەوەشێتەوە لە ئەڵمانیا خراپتر سەیری بکە لە ئەڵمانیا 6 ملیۆن و نیو تۆن خۆراک فڕ ئەدرێت بەڵام بە کۆی گشتی بە شەریکات بەزەو لە ماڵەکان بەڵام بە کۆی گشتی شەریکات و مەطعامەکان و دامەدەستگاکانە 11 ملیۆن تۆن خۆراک فڕ ئەدرێت ڕاست خۆراک ضروریاتە ژیانی پابەندە بەڵام لەبەر ئەوەی غرور بوونە لە خواردنەکەیە لە ضروریاتەکە دەرچە بۆتە بە غروریات بۆ شابینی 11 ملیۆن تۆن خۆراک فڕ ئەدرێت لە جیهاندا 1.5 یان ملیارێک و نیو تۆن خۆراک فڕ ئەدرێت ئەزان ئەو خۆراکەکە ئێستا کە لەسەر زەویدا هەیە بای 14 ملیار کەسە ئێستا 8 ملیاری بای 14 ملیار کەسە زۆر کەس هەڵێ بۆ خی گەور ناڵێ خی گەور نافەرمێ کەس لە برسان ناکوژمەی بۆ خەڵک ئەمرێ لە برسان لە ئەنجامی نەبوونی ئیدارەدانی ڕێخستنی تەوزیعکردنەکەیە نەک لەبەر نەبوونی خۆراکە ساڵانە 70 بۆ 80 ملیۆن کەس بە شێوەگشتەکەی ئەمرێ بەڵام 18 ملیۆنیان لە برسان ئەمرێ لەبەر نەبوونی خۆراکە یان لەبەر نەبوونی ئیدارەدانێکی ڕێخستنی و تەوزیعکردنی خۆراکەکەیە بێگومان لەبەر نەبوونی خۆراک نییە ساڵان لە ئەمریکا 100 ملیۆن تۆن خۆراک فڕ ئەدرێت بەس لە ئەمریکایە لە سعودیاشە ساڵانە بای 40 ملیار ریال خۆراک فڕ ئەدرێت وڵاتی ئیسلامی لەبەر چی لەبەر ئەوەی هەمووی ئەو تەمەنەی کە ئێستاکە هەیە پێتان لە 50 هەتا ئێستاکە ئەو 70 ساڵانە بە قەدەرای چەندین قاتی جیلی داهاتووی خۆیان خواردووە لەبەرەوەی نیزامی کەنیسە نەماوە نیزامی ئیسلامیشمان نەماوە بۆی بوونی عەلمانیەتە ئەزانن زەویەکەی ئێمە ئەو زەویە ئێستاڵێن بای 100 تریلیۆن دۆلارە 100 تریلیۆن بە هەموو زێ ڕۆزی و کانزاکانی ترێ بە نەوت و گاز هەرچی هەیە بای 100 تریلیۆنە ئێستا بنووسن گلۆبالە دێبت وۆرلد واید لێ بدەن 325 تریلیۆن دۆلار قەرزدارین وتی ئەبێ 3 ساڵ و نیو هەر 8 ملیارەکە ئێستاکە ئیش بکەن بەبێ هیچ بخۆن هیچ سەرف بکەین با بڵێن تۆ 1000 یۆڕۆی شەکەیت ئەو 2000 شکە ئەو پارە هەموو گل بدرێتەوە هیچی سەرف نەکەن نەکرێخان هیچ شتێک نەدەن 3 ساڵ و نیو ئەو 8 ملیار کەسە ئیش بکات 100 ملیار 100 تریلیۆن ساڵان ئیش بکەین 100 تریلیۆن بە 3 ساڵ و نیو قەرزمان سافە بێت ئەی لەو عەقڵە شەشت کۆمیدیە سەیرە دەو حەقیقەتە واقعیشە ئینشاڵڵا نیشانم داون زیاتریشان نیشانەدەم لە بەرنامەکانمدا 3 ساڵ و نیو ئەبێ هەموو مرۆڤایەتی ئیش بکات ئینجا قەرزمان خەلاسە بێت ئەڵمانیا نزیکەی 400 ساڵی داهاتووی خۆی خواردووە چێ خواردوێتی ئەو تەمەن 70 ساڵیە ئەو مۆزوعەکە بۆتان باسکەم لەگەڵ ئینگلیزەکانە قسە بکەن بڵێ ئەم قەرزە چۆن بدرێتەوە یەکسەر ئەزانین کە تۆ عاقڵی بەس باسی پەتاتە و دوو لە ڕوویەوە سەگ و ئاو هەوای بۆ مەکەن بڵێ بۆ 3 تریلیۆن نیو بەریتانە قەرزدارە لە کاتێکە تۆپ و تیارەی هەیە بۆ قەرزدارە پرسیار لێ بکە بڵێ ئەمریکا بۆ 33 تریلیۆن نیو ئێستا حالیان بێتە بە 34 تریلیۆن بۆ قەرزدارە 34 تریلیۆن
زەریبە بۆ 120 لە بەریتانیا بۆ لە ئەڵمانیا 190 بۆ ئەو ئینفلیشنە هەیە ئەگە دەوڵەمەندن بۆ زەریبە هەیە ئەگە دەوڵەمەندن پرسیارە بۆ شتەکان گرانە بێت ئەگە دەوڵەمەندن بۆ گرانە بێت بۆ ساڵ بە ساڵ زەریبە زیادە بێت بۆ شتەکان گرانە بێت ئەگە دەوڵەمەندن ئەگەر بێت و سەیری مێژووی بەریتانیا بکەیت بەریتانیا کەنەدای داگیر کردووە ئەمریکای داگیر کردووە ئوسترالی داگیر کردووە شەرق ئەوسەطی داگیر کردووە ئەو وڵاتان هەموو داگیر کردووە دەبوایە جادە قیڕەکانی دەبا قیڕبایە دەبا زیو بایە عامودەکانی دەبوا زێڕ بایە دەبا زێڕ بایە بۆ چونکە هەموو داهاتی ئەو وڵاتان هەموو دزیوە سەرڕای ئەو پارەش بەشی نەکردووە 3 تریلیۆنیش قەرز ئێستا بنووسن دێت UK لایف لێ بدەن خۆتان هەم لە هەتانە لای پەتانەدات 3 تریلیۆنی قەرزدارە بۆیش شتەکانی گرانە يعني أما لبنايتي أو هم جلبرجة فرادري أو هم خوراك فرادري أو هم زلرة أو هم طلاقة أقدر بلوش أو لوش أنا تدرس تبيت لا دوش يعني خزان هالتشيت يكمشت للآن حكمته هم قرض يكردوش تكان جرانكات للآن دوم شوا خزانة كان نبوني رخصتني دهاتك يعني وين لك كتوشي تشي دارايبن خاني تنبو بيناك خاني ما بو بيناكرت خاني بو جرانا لأنزام أو هم الرباية أو هم إنفليشن كدروس بلد زيانة بوش أبيني أجر نوين وكانش ما يجيب كات بباري شيء روجانا ناتواني خانو بكريت خانو دو سطو سي سطو هزار بسي دفتر وتسد دفتر شيء بيكريت إلا تاك رجاج ما بتسيب بمورجج بينيت كحرامة أجرنا بيدناكر لأنزامي تسيو خانو جرام ولا تزامي أو كهم خلق مورجج هناوا حكمتش هناويتي طوبو تعرف يدروس كردوا بإنفليشنش أو بار أداء كمك أداتوا كوات الأنزام أو هم باريا أو هم إنفليشنا أو هم قرزة أو هم جرانيا خزان باري قرصة بك باري قرصبو ناسارة بيجنكش إيش بيا أو كش إيش بيات بروسا سجل كان سيستبن من ضال نانينوا رجل دانشتوان كمكات فساد زور بيت كجنس نتواني بروسا سجل بيك بينت ناسارة بنا بات بخراب كاري بيوستي بديسكوي بيوستي بملها حكمة جبوي كاتو لولا شو حكمة زربي دستكويت كوات بزانا بلانة كتسون داندراو زربي دستكويت لانزامي قمارخانه وملها وديسكو وباركانا لولا شو خزان هلا وشتوا فسادي بلاو بيتوا بوشكا علينا تازه باسمان كلا كردستان علينا فسادي زور بو حكومه كردستان نزيك 38 مليار قرض داره ناتارا به سرنزي گشتيار رابچيشه ديسكو ملها بكاتو مصباح بكاتو تكلاويان بكا مساجد بكاتو بو بو گشتيار كان بين بو كبششي زور لباري بتزي حكومه لو روانگي لو رگايو دستكويت لولا شو گمستيك تي خزانتك تي بروسا سجل كان سستبيت لبار بردن زور بيت فحش زور بيت عاد زور بيت او انا همو بلانك الانزام او همو قرزك بلاوتوا لبرتي لبروي هم حكمت كتيتنا او بابتوا او زاني كوزير ماليه بوت هي كلكادك بس بقرز به يستاق اولاف شولز سلوشي المانيا 600 مليار قرض كردو اگر منغوليش بمنغول شيتيش ب 600 مليار بدي لقال او هم زريبيه ناطن حكم رانيبكا ناوي لو جنا او انجلا ماركل جنا بولاينكا بس ل 2009 مليار قرض كل يك صاله والزريباش ل 2007 وبابيل متساي 2006 لبو حوت ل 16 قاندي 19 جنا بولاينكا دابا ل 16 بيكل بها 16 دا نقل 16 بيكل 19 او هم قرض تاع حكومتي او اگر بابيل تابع ل 2016 برنامج في شيش لايف بشان بدان كقرضي استاي المانيا 2 تريليون و100 وابزان 100 مليار استا لي 6.3 تريليون دولار هذا سدم انجلا ماركل تا دغات استا هم بقرصاتو اكوات اگر وزير كان وسركو كان اگر جيليج بالمنغوليج بالقرض يان بدي اتوان حكم راني كان هو قرضكو بدا قرض كل سلشي من ضالي ندايق نبو كوات خوش ويستكان زختي حكمته زختي خوت لنا مالكان مالكت هلطچت ابي نظامك تهبت ابي تيبقي لويك تي اغوزرت كباسم كرد جیاواز لنیوان امروی عقل و نعقل اوی که حسابی دوار روزی کات سیرک اوی که ایمان دار ولا روز قیامته که نامکی بدستی راسی دنی ان شاء الله کسانبین علیسی علی اینی ظننت انی ملاق حسابیه من امزانی بروزگار اقام حساب ما كرت بلام اوی ترتي عليت ولم ادري ما حسابيه والله حساب الشارم هيز نازاني فرقي ام ايمان دار ام اهل جهنم تسيا او حسابي كر حسابي ناكرت او ايزاني او خوله جليداب كواتا كتو ايمان دار اصلاني اما اجوزي للدنيا دا معقولني هم روج لشوبينغ بي بيك بيويست بوزول برغانا بيت معقولني هم خوراك بخوي كلك هذا كبيويست بيدا يعني اما جورترين شيء بو خزانه كان دروس كدوا زختي حكمت نبوني اداره دانه شي توكما بو او باري كدستي اكويت
ئەمە وای کردو کە خێزانەکان لە ئەمریکاوە تا ئەگاتە ئێرە هەمووی لێک هەڵتەچێتن و نەمینێت. زۆر باشە ئینشاءڵڵا زۆرتر مابوو بەڵام دیارکاتەکە دەرفەت نییە لەگەڵ ئێوەشە. حکوومەت هەرێمی چووکە حکوومەتەکانی ترەوەگە باسم کرد 38 میلیارد قەرزدارە. ئەگە بە بیرتان 2016 باسی گوتم هەر حکوومەتێک هەر کەسێک بێتە سەر حکوم یەکەمیش دەفتەری قەرزەکەی لە بەردەم دانێن گوتمەجە ئیسلامی بێ علمانی بێ هەر کەسێکە کاتێک کە دەفتەرەکە ئابینێت ئیتر ئەو پیلانی لێ تێکەچێت. ئەو یەکەمین قسەشی کە سەرۆکی هەرێمە کاتە سەر هات سەر حکوم 2019 یەکەم قسەی کرد گوتی دەفتەرێکم لە بەردەمدایە ئەو پیلانی کە دام نابوو بۆ 4 ساڵی داهاتوو ناتوانم ئەنجام بدەم لەبەر بەرەوەی قەرزی دەرەوە و ناوخۆمان ئەوەندە زۆرە کە ناتوانمە پیلان دابڕێژن بزەبت باشە ئەوم قەرزە کراوە. هەپیلانەکەش سیستەمێکی قەرزاویە ڕێبەویە بۆ داگیرکردنی وڵاتەکان و لە باربردن لە تێکچوون و لە ناوبردننی خێزان هەموو شەڕەکەش بۆ خێزان ئاگادارەوە. بۆیە پێتان لە برایان با بەرنامەش تۆکمەتان هەبێت لە ڕووی ئیدارەدانی پارەوە بۆی کە ئەگەر نەشتوان لایەنی حکوومەتیە ڕابگرین بەڵام توانین ناو ماڵی خۆتان ڕێک بخەیتەوە بۆی کە ئەو پارەیە هاوسەنجیت بۆ ڕابگرێت لە نەخۆشیە لە پیریە لە بارودۆخێکی نەخوازراوە بۆی کە هاوسەنجەکەت بۆ ڕابگرێت. ئەگەر وات کرد ئینشاءڵڵا لای خوای گەورەش خۆشەویستە بی ئەوی بە ئیماندارێکی بێز و بەتوانە منداڵەکانی شانازی پێواکەن و داهاتێکی لابەلاش دەست دەکرد بەبێ هەوڵکۆشی خۆ دێتە نەو جیفانەکەتە کە دەژیانیش ئاسانە بێت توانین زیاتر لەگەڵ منداڵەکانە بێت بۆ مزگەوتە لەگەڵیان دابیش لەگەڵ سەفەر بکەی بۆ لەبەر ئەوەی کە حسابی دوا ڕۆژت کردووە.